بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەقم ئەمشەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و میوانەکەشم لە هەولێری پایتەختەوە لە گەڵتانە بین بۆ باسی ڕۆژ. دیارە میوانی ئەم شەوم بەڕێز دکتۆر کاوە مەحموود سکرتێری حەزبی شیۆی کوردستانە لەگەڵ جەنابیان مەبەستمە لەسەر کۆمەڵێک تەوەری ئێجگار گرنگ گفتوگۆ بکەم لە زمنیە و تەوەرانە کۆبوونەوەکەی ئەمڕۆی یەکێتی و پارتی کە هەندێک بە کۆبوونەوەیەکی ئێجگار گرنگ و مێژووی ناوی ئەبن چونکە کۆمەڵێک بڕیاری ئێجگار گرنگی تێدا دراوە لە گرنگترینە و بڕیارانەش ئەوەیە کە کورد بە شێوەیەک بە یەکڕیزی یەکگرتوانە مامەڵە لەگەڵ بەغدا ئەکات چ بۆ دانوستان چ بۆ هەڕەشەکانیشی و خاڵێکی ترەوەیە کە حکوومەتی عێراقی و بە دیاریکراوی دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکوەزیری ئیران سوورە لەسەر ئەوەی کە پێشمەرجی وەلانانی ئەنجامی ڕێفراندۆم بکرێت بە بنەمای دانوستان و گفتوگۆ لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام ئەمڕۆ جارێکی دیکە هەرێک لە بەڕێزان کاک مەلا بەختیار و کاک نێچیرەوان بارزانی جەختیان لەسەرەوە کردووە کە ئەنجام ڕێفراندۆم ئەنجام دراوە و ئەنجامەکەشی بە هیچ شێوەیەک وەلانانرێت و لە گفتوگۆکانە لەسەر بنچینەی ئەوە گفتوگۆکەن واتە ڕێفراندۆم ئەنجامەکەی هەڵناوەشێنرێتەوە مەبەستمە لەگەڵ جەنابی دکتۆر کاوە لەسەر ئەوەش قسە بکەین کە کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەڕەشانە بکە و هەروەها ئەوەی کە بەڕێز دکتۆر فواد مەعسووم ئەم شەو لە سلێمانی وەگەڕێتەوە بەغدا بۆ ئەوەی سبەینێ لەگەڵ کوتلە عێراقی و جیاوازەکان کۆبێتەوە و پەیامی کوردیان پێ بگەێنێ ئەگەر ئەم پەیامەش ڕەت کردایەوە کورد گاوێک بنێ وەڵا ئەروە مەبەستیشمە لەگەڵ دکتۆر کاوە باسی نامەکەی تیلەرسۆن بکەین کە زۆر قسەی لەسەر کرا ئەوترێت زۆر لە قەبارەی خۆی زیاتر گەورە کرا چونکە ئەوە نامە نەبوو نامەیەکی فەرمی نەبوو بە ئیدارەکەی ترامپ و بە کۆنگرێسا تێنەپەڕی بوو بەڵکو تەنها درافت و ڕەشنووسێکی نامە بوو تەنانەت حکوومەتی عێراقی وەکو پێویست نە بەدەمیەوە هاتووە نە ئاگای لێ بووە نەڕازیش بووە بە ناوەڕۆکەکەی و مەبەستیشمە لەگەڵ جەنابی دکتۆر کاوە چونکە بە پێی زانیاریەکانی من ئەو یەکەم کەس بووە لە کۆبوونەوەکەی بڵین سەرکردایەتی سیاسی کوردستان لەگەڵ ئەمریکیەکان ئەم نامەیە بینیوە و مەبەستیشمە لەسەر ڕای ئەوانیش لەسەر هەڵبژاردن و دواخستنی هەڵبژاردن هەندێک گفتوگۆ یاخود وردە گفتوگۆ بکەین دکتۆر کاوە مەحموود سکرتێری حەزبی شیۆی کوردستان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە مەبەستمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی پارتی وێکێتی لە هاوینە هەواری دووکان لە هەوارگەی سەرۆک مام جەلال پارتی وێکێتی جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە بە یەکڕیزی و یەکگرتوانە مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقیا بکرێ مەبەستمە ڕای تۆ لەسەر ئەوە بزانم و لەسەر کۆی کۆبوونەوە کە ڕەئیتان چییە؟ جەختکردنەوەی هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی وێکێتی لەسەر ڕیزی لە مامەڵەکردن لەگەڵ بەغدایە کارێکی باشە بەڵام دەبێ ئەوەشمان لەبیر نەچێتەوە ئەمە دووپاتکردنەوەی بڕیارەکانی پێشووە ئێمە سەرکردایەتی سیاسی حیزبە سیاسیەکانمان هەیە کە چەند ڕۆژێنەوە پێش کۆبوونەوەی کردووە بۆ بەردەوامی لە سەرجەم ئەم کۆبوونەوانە و تەنانەت ئەو وەفدانەی کە نێرا بۆ بەغدا پێش ڕێفراندۆم کە وەفدی هەموو لایەنە سیاسیەکان بوو جەقت لەسەرەوە کرایەوە کە هیچ دانێکی سیاسی ناچێتە گفتوگۆ لەگەڵ بەغدا بە تەنانەت بە دوولایەنیش ناچن بەڵکو هەموو لایەنە کوردستانەکان بە شێوازی گونجاو کە بەشدارە بن لەو کۆبوونەوەی ئەم جەختکردنەوەی شتێکی باشە بە تایبەتی ئەو پێشهاتانەی کە هاتە پێشەوە و هەندێک مقۆی و هەندێک دڵە ڕاوچێک کە دروست بوو بە تایبەتی کە هاوکات بوو لەگەڵ هەڕەشەکردنی حەزی شعبی لە کەرکووک و ئەو هەڕەشانەی کە کردن کە نردویانە بۆ هێزی پێشمەرگە و کە ئەیانەوێ ئەو شوێنانە بگرن دەخێتە ئەو قەڵبەوە باشە بەڵام دەمێنێتەوە بەڕێی من ئەبێ قوارەی خۆی بدەین بە کۆبوونەوەکە کۆبوونەوەکە کۆبوونەوەکی گرنگە بەڵام پێم وانە کۆبوونەوەکی مێژوویی بێ کۆبوونەوەی مێژووی ئەو کۆبوونەوانە ئەبێ کە دەپێشەوە کە بڕیاری ڕفراندۆم درا کە سوور بوون لەسەر ئەنجامدانی ڕفراندۆم ئەمە مامەڵەکردنە لەسەر ئەو ڕووداوانەی کە دێ دوای ڕفراندۆم بەڵێ دکتۆر کاوە هەست ناکەن کۆبوونەوەکە لەو ڕۆوە گرنگیەکی تایبەتی هەیە کە جاران پارتی و یەکێتی زۆر جار بەس هەردووکیان خۆیان پارتی وێکێتی تاکلایەنانە پێکەوە بڕیاریانەدا ئەگەر هەر زۆر بواە پێنج لایەنی سەرەکی بوو بۆ نمونە یەکێتی بوو پارتی بوو کۆمەڵ بوو یەگرتو بوو گۆڕان بوو قەراریان لێدا بەڵام ئێستا ئەڵێت تەواوی پێکاتەکانی کوردستان وەکو لە ئەنجومەنی باڵای ڕفراندەم بینیمان وەکو لە سەرکردایەتی سیاسی کوردستان بینیمان ئەو پارتانەی
کە تەنانەت لە ناو پەرلەمانیش نوێنەرێکیان نییە بەشداریان پێکراوە لە ڕاگۆڕینەوە و گویان لێگیراوە هەست ناکەی کۆبوونەوەکە و بڕیارەکانی ناوی لەم ڕۆوە گرنگن هەر حزبێکی سیاسییان دوو حزبی سیاسی یان سێ حزبی سیاسی یان زیاتر دەتوانن پەیوەندی تایبەتیان هەبێ و تەنانەت هاوپەیمانیان هەبێ و ئەو هاوپەیوانیان کە دروست کردە دروستبوونی حکوومەت ئەمە مەسەلێکی ئاساییە بەڵام دەبێنێتەوە ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی ڕفراندۆمەوە هەیە و ئەنجامدامی ڕفراندۆمەوە هەیە بڕیاری سەرجەم لایەنە سیاسیەکان بوو تەنها دوو لایەن نەهاتن بۆ کۆبوونەوەکە بەڵام تێکرا لایەنە سیاسیەکان بەشدار بوو لەبەرەوە مناڵم ئەم کۆبوونەوەی گرنگی نییە گرنگی هەیە بەڵام بخرێتە ئەو قاڵبەی کە کۆبوونەوەیکی مێژوویە ئەگەر پێم وایە هینێکی گەورەیە دەینێ بەڵام دەبێنێتەوە ئەم کۆبوونەوە جا ناکرێتەوە لەسەر ئەو بارودۆخی کە هەیە نەنێو هەندێک لایەنی سیاسی کە هەندێک لایەنی سیاسی لەوانەیە بیر و بۆچوونی جیاوازان هەبێت لەو بوارەوە کە پەیوەندی بەو دوو لایەنەوەی ئاساییە بەڵام لەبەرەوە ئەگەر دوو حزبی سیاسی کە کۆبوونەوە سێ حزبی سیاسی کۆبوونەوەکەن و تەنسیقی مواقفەکەن سبەر ڕۆژ تەنسیقی هەڵوێستەکە لەسەر بابەتی پەرلەمان ئەمە شتێکی ئاساییە بەڵام ئەم مەسەلە نیشتیمانیە گەورەیە ئەمە مەسەلەیەکە هەموو لایەنە سیاسیەکان بەشدار بوونە و پێم وایە ڕاست نییە بە هیچ شێوەیەک بیر لەوە بکرێتەوە هیچ لایەنێکی سیاسی فەرامۆش بکرێت زۆر باشە دکتۆر کاوە حکوومەتی عێراقی لە نوێترین بەیاننامە و ڕاگەیاندراویشدا هەر قسەکانی پێشووتر دووبارەکەنەوە واتە هەر ئەڵێن ئەو ڕیفراندەمە نادەستوریەی کە کوردستان و یاخودوەکو خۆیان ناوێڵێن شیمالی عێراق پێی هەڵسا هەر ئەڵێن سوور ئەبین لەسەر هەڕەشەکان سوور ئەبن لەسەر ئەوەی وا ئەکەین و وا ئەکەین و وا ئەکەین بەڵام کورد هێشتا سوورە لەسەر ئەوەی کە بە زمانی گفتوگۆ و بە زمانی ئاشتیانە دوور لە هەڕەشە دوور لە گوڕەشە دوور لە بەکارێنانی هێز کێشەکان یەکلا و چارەسەر بکرێن کورد تاکوێ ئەتوانێەوە بەردەوام بێت و ئەم هەڵوێستی ئێستای تا چەندە گرنگە ئەم گوتارە سیاسی کوردستانی بە ماوەڵەکردن لەگەڵ ئەم بابەتە گوتارێکی گرنگە و دەبێتە هۆی ئەوەی کە ڕای گشتی جیهان بە هەند وەریگرێ و لە سەرەتاوە تەنانەت پێش ڕفراندۆمیش وەفدی کوردستانی بە تەواوەتی دانوستان و گفتوگۆی ڕەفز نەکردووە بەردەوامی جەختی لەسەر ئەوە کردوێتەوە بەڵام ئێستاش کە باسی گفتوگۆەکەین باسی گفتوگۆیەکی هاوسەنگەکەین باسی گفتوگۆیەکەکەین کە ئەو بڕیارەی کە گەلی کوردستان وەری گرتووە بە هیچ شێوەیەک ناکرێ وەلا بڕێ بە تایبەتی بڕیاری ئیستیفتا بۆیە من ئەگەر دوا کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان باسی سێ خاڵم کرد ئەم سێ خاڵە پەیوەندی بەوە نییە کە تەنها کەسێک باسی ئەوە بکابێ هەموو لایەنە سیاسەکان باسی ئەوە بکەن لە گوتاری سیاسی ڕەنگ بداتەوە هەتا بە عەرەبی باسم کرد کە سێ بابەت هەیە ئەوەی پێڵەن تعلیق ئەوەی پێڵەن تەئجیل ئەوەی پێڵەن ئیلغا ئەم سێشتە نابێت لە گوتاری سیاسی ئێمە بێ ئەوەی کە پەیوەندی بە ڕفراندۆمەوە هەیە چونکە هیچ کەسێک لە هیچ سەبارەت بەسەڵکردن و تەجمیت بەڵێ بوو تێنەگەی بۆ ماوەیەکی دیاری کراوە بەڵێ تێنەگەشم پرسیارەکەت دکتۆر چی بەنسبەت ئەوەی کە هەندێک جار گوێمان لێە بێ کە ئەکرێ ئەنجامی ڕفراندەمەکە بۆ ماوەیەک سڕ بکرێ یاخود تەجمید بکرێ و گفتوگۆ دەست پێ بکات ئەم بۆچوونەش ڕاست نییە چونکە کاتێک کە ئێمە ڕفراندۆم ئەنجام درراوە باسی ئەومان نەکردووە کە ڕفراندۆم لە 25 ئەنجامە لە 25 ئەنجامە درێ لە 26 دەوڵەت ڕایگەیەنرێ باسی ئەوە کراوە کە ماوەیەکی دوور و درێژ هەیە بۆ گفتوگۆکردن و بۆ دانوستان و ئەو ماوەیە لەوانەیە ساڵێ 2 ساڵ بخانێ و بەپێی ئەزمموی زۆربەی گەلان هیچ لەوانە ئەزمموی کۆسۆڤۆ ئەزمموی دیکەش هەیە حتا ئەو ئەزمموی ئەوەی کە بەڕێکەوتن کراون لە نێوان ئەو هەرێمەوە ئەو حکوومەتی ناوەندیە ماوەی پێویستی وەرگرتووە ئەوەی ماوەی کە پەیوەندی بە مەسەلەی باشووری سوودانەوە هەیە لەبەرەوە هیچ لایەنێکی کوردستانی باسی ئەوەی نەکردووە کە ڕاستەوخۆ ئێعلانی دەوڵەتەکرێ باسی ئەومان کردووە کە ئەمە یەکەم هەنگاوە ڕفراندۆم بۆ ئەعلانکردنی دەوڵەت شەرعیەت لە گەلی کوردستانەوە وەرەگیرێ دوایەوە هەوڵی ئەوە ئەدرێ بە دانوستان و بە گفتوگۆکردن و جگە لە دانوستان و گفتوگۆکردن هەندێک بابەتەیە پەیوەندی بە دانوستان و گفتوگۆکردن هەیە بەڵام هەندێک بابەتی دیکە هەیە پەیوەندی بە هەلومەرجی ناخۆیی خۆمان هەیە
چۆن ئەگەر دانوستان و گفتوگۆکەش کە ئاکامی نەبوو لە ماوەیەکی دیاریکراودا چۆن ئێمە هەنگاو بنێ بۆ جێبەجێکردنی بڕیاری خەڵکی کوردستان لەبەرەوە قەزیە تعلیقکردن هەڵبساردن ڕاست نییە بەکاربێت لە خیتابی سیاسی ئێمەدا نە قەزیەی تعلیق ڕاستە نە قەزیە تەجیل ڕاستە نە قەزیە ئیلغا ڕاستە. دکتۆر کاوە کەواتە ڕەیەکەیە ڕایەکەیە بۆ چوونێکەیە ئەڵێت ئەگەر ینی هاوڵاتیان یاریێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کوردستان بڕیاری ڕفرەندەمی سربەخۆیی و ئەنجامدانی وەکو ئەنجام درا ئەوەشیان نەکردا ئەوەی ئێستا بەرامبەر کوور دەکرێت لە دوایەوەی کە وردە داعش لە ناوەچێ هەر ئەکرا تۆ هەست ئەەکەی ئەم هەڕەشانەی ئێستا ئەکرێت کەمتر پەیوەستە بە ئەنجامدانی ڕفرەندەمەکە و چکۆت ممارەسەی ینی مافێکی سروشتی هەموو ئینسانێکە هەموو وڵاتێکە هەموو نەتەوەیەکە کام کارە بکات وە کوردیش وەکو خۆ دووتت نەیوتووە کە من ڕۆژێک دوای ڕفرەندەمەکە دەوڵەت ڕاگەێنم کەواتە ئەم هەڕەشانە لە ئەنجامی چییە؟ لە تێکڕای ئەو دیبیت و ئەو بابەتانەی کە پێش ڕفراندۆم کە من خۆم بەشداری مەکرد پرسیارێکمە خستە ڕوو زۆر جار هەندێک لایەن بۆ بەمەبەستی گومان خستن سەر ڕفراندۆم باسی ئەوانە کرد کە ڕفراندۆم بکرێ مەترسی هەیە پرسیارەکە ئەوەیە ئەگەر ڕفراندۆم نەکرێ مەترسیەکانی چییە؟ ئەم حاڵەتەی کە ئێستایەتە پێشەوە ئەمە ئەو مەترسیانەیە کە ئەگەر ڕفراندۆم نەکرایە واتە ئەگەر ڕفراندۆمیش نەکرایە ئەم حاڵەتانە ئامادەکراو بوو لەبەرەوە ئەم هەنگاوانەی کە بەڕاستەخۆ بە پەلەیەتە پێشەوە ئەمە وەحی نییە دابەزی بێ بەسەر عەبادی و بەسەر تاقمی دەسەڵاتدار لە بەغدایە کە بە خێرایی هەنگاو بنێن ئەم بابەتانە جێبەجێ بکەن ئەمە نەخشەیەکی دیاریکراوە ئامادەکراوە ئەم نەخشە دیاریکراوە دکتۆر ئەوانەی خوێندنەوەی بۆ دۆخەکە ئەوانەی خوێندنەوە بۆ دۆخەکەکەن ئەڵێن بەهۆی ڕفراندەمەوە ئێمە ئەمەمان بەسەراتووە و فڕۆکەخانەمان لێداخرێت و سزامان بەسەرادرێت و هێرشمان ئەکرێتە سەر ئەو خوێندنەوەوانە هەڵەن من پێم وایە ئەو خوێندناوانە ئەوڵەن لەلایەکەوە زۆر هەڵەن چونکە ئەوەش نەبوایە بە بەردەوامی ئەم خاڵانە ئەگەر ئێستا نەبوایە 6 مانگی تر جێبەجێکرا و کاتێک کە جێبەجێکرا ئەو کاتە هێزی عێراقی زیاتر خۆی ئامادە کرد بە ناحیەی سەربازی ئەگەر ئێستا سڵەکەنەوە لەوەی پەلاماری کەرکوو بودن ئەو کاتە سڵیان لەوەش ناکردەوە چونکە بۆ چوونی خۆیان دوای تەواوکردنی سونە ئەنجا نۆرەی کووردە دوای نەهێشتنی شارێکی سونە بینی هیچ شارێکی سونە نشین نەما ئەنجا نۆرەی کوردستانە و ئەم نەخشەیان بەسەر کوردستانە جێبەجێ کردووانە ئەو وەختە باسی کە ئێستا باسەکرێ هەنگاونان بۆ ئەوەی کە بگەڕێنەوە قوشتەپە و بگەڕێنەوە بانی مەقان و هەموو سونەرەکەمان لێداخن ئەمە نەخشەیەکی ئامادەکراوە ئەم نەخشە ئامادەکراوە گەلی کوردستان باشی کرد ئیرادەی خۆی دەربڕی بۆ ڕفراندۆم ئەجینا 6 مانگی تر یان ماوەیەکی تر ئەم نەخشەیە جێبەجێکرا ئەمە جگەلەوەی حاڵەتێکە نابێت لە یادی بکەین مەسەلەی ڕفراندۆم و هەوڵدان بە مافی چارەنووس مەسەلەیەکی تێکۆشتەرانەیە هیچ لایەنێکی سیاسی نایە پێت بڵێ فەرمو ئەوە مافی بڕیاداری چارەنووس و تۆ مەسەلەی خۆت سەر بەخۆی خۆت جێبەجێ بکە بەس لە هەموو جیهاندا نمونەیەکم بۆ بهێنەوە گەلێک گەیشتێتە مافی چارەنووس و دەوڵەتی خۆی دروست کردبێ بێ خەبات و بێ تێکۆشان و بێ قوربانیدان حاڵەتی وا لە مێژوودا نەبووە و دەبینین ئێستا دەبینین حتا ئەو حاڵەتەی لە کەتەلۆنیا ڕووەدا ئەوە دەبینین چۆن حکوومەتی ئیسپانیا کە بەناو حکوومەتێکی دیموکراتە دژی مەبدەیەکی ئەساسی بنەمایەکی ئەساسی نەتەوەیە گرتوەکان کە مافی بڕیاداری چارەنووسە دژ بەوە ڕاوەستێ و دەبینین چۆن یەکێتی ئەوروپا دیسانەوە هەڵوەستێکی خراپ لەوە وەرەگرێ هەڵوەستێکی تەماشاکار وەرەگرێ لەبەر ئەمە ڕنگدانەوەی چییە؟ ڕنگدانەوەی ئەوەیە کە ئێستا حاڵی حاضر خۆی یەکێتی ئەوروپا لە حاڵەتێکی لاوازیایە بە تایبەتی دوای دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئەمڕۆ یەکێتی ئەوروپا لێ نەشارمەوە پەشیمانە لەوەی کە وەختی خۆی پشتگیری باشووری سوودانی کردووە یا پشتگیری کۆسۆڤی گرتووە بۆ چونکە ئێستا مەسەلەی نیشتیمانی و نەتەوایەتی نەناخودی یەکێتی ئەوروپایە هەیە کە یەکێتی ئەوروپا بە قەوت وایە مەسەلەی مافی چارەنووسی لام گرنگ نەبوو پشتگیریە کرد بەڵام لەبەرەوەی ئێستا یەکێتی ئەوروپا لاوازە و مەترسی ناخۆیی لەسەر هەر وڵاتێکەیە سێرەکرد ئەو هەڵوێستە وەرەگرن و هەمان ئەو هەڵوێستەیە کە لەسەر گەلی کوردستان وەریان گرتووە
یەکێتی ئەوروپا بە دووڕووی مامەڵی لەگەرگەری کوردستان کردەوە بە هەمان شێوە ئەمریکا لەلایەکەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەهاتن و باسی ئەوەیان لە کرد و سەقافەتی دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چارەنووسی گەلان و پەروەردەکردنی گەلی کوردستان بەم بابەتە بەڵام کە کاتێ هاتە ئەوەی کە گەلی کوردستان وەکو گەلێک بڕیاری مافی چارەنووس بدا ئەو هەڵوەسەیان وەرگرت کە هەڵوەسێکی شەرمەزاریە و هەمان ئەو هەڵوەسە شەرمەزاریە کە هەڵوەستی ئومەمی متحیدەیە. باشە خوێندنەوەیەکی ورد و گرنگ بوو سوپاس دەکەم دکتۆر کاوە ئێمە لە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراقی دوو پێدراوی دوو معتەیاتی ئاشکرا و ڕوونمان هەیە یەک ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کوردستان سوورە لەسەر ئەوەی ئەنجامی ڕفراندەم هەڵ ناوەشێنرێتەوە و پێدراوی دووەم ئەوەیە کە دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکوەزیران سوورە لەسەر ئەوەی کە ئەبێت ئەنجامی ڕفراندۆم هەڵ بۆشێنرێتەوە نەک هەڵپەسێدرێت و سەر بکرێت و دوا بخرێت و ئەم شتانە هەر بە تەواوەتی ڕەت بکرێتەوە هەڵبۆشێتەوە اینجا گفتوگۆوەکە و ئەمڕۆژ کۆبوونەوەکە ئێوەش ئاگادارن بە سەرپەرشتی هەرێک لە بەڕێزان سەرۆک بارزانی و سەرۆک کۆمار دکتۆر فواد مەعسووم بووە ئەم شەو دکتۆر فواد مەعسووم لە سلێمانیەوە گەڕێتەوە بەغدا بۆی لەگەڵ لایەنەکانی عێراق دانیشێ پێت وایە ئەم دانیشتنە ئەنجامی ئەبێ و وەکو گریمانەیەک لقی دووەمی پرسیارەکەمەوەیە ئەگەر ئەنجامی نەبوو کورچی بکات دەڕاستیە ئەم دانیشتەیە کە کراوە و ئەو بابەتەی باس کراوە ئەبێ لای جەماوەری گەلی کوردستان ڕوون و ئاشکرا بێت کە هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت ئەنجامی ڕفراندۆم هەڵی واسەیە هەڵپسێرێ یان تاجیلیکە یان ئیلغایکەوانە ئەوەی وا بیرەکاتەوە من پێم وایە تووشی شکستێکی تووشی وەکو بڵێ ئینتیحارێکی سیاسیە بێ هەر لایەنێکی سیاسی وا بیرکاتەوە ئەمە یەک لانی دووەم ئەوەی کە من ڕشاوەکەم ئەو بابەتەی کە ئامادە کراوە وەکو نووسراو کە نردویانە کە پێنج خاڵە وا بزانم کە نردویانە بۆ حەیدەر عەبادی خاڵێکی تایە ئەو خاڵە وایە تای نەبوایە وایە هەردوو لایەنی پارتی و یەکێتی وریا بوونایە لە بەکارهێنانی ئەو دەستەواژەیە لە خاڵی سێمە دەستەواژەی پرسپە دەستورەکانیان بەکارهێناوە دەستەواژەی پرسپە دەستورەکان مانای جیاواز هەڵەگرێ لەوانەیە ئەم دەستەواژەیە یارمەتی دەرێک بێ بۆ حەیدەر عەبادی بڵێ مادەم وتیانە بەو پرسپە دەستورەکان قەیناکە با ئێمە ئامادە بین بۆ گفتوگۆ بکەین بەڵام ئەبێ لەوە وریا بین دایانی کوردستانی کە ئەچێ گفتوگۆ ئەکا لە بەغدا ئەبێ فەرقی دوو جۆر گفتوگۆ بکە کە ئەچین گفتوگۆکێ لەگەر لەسەر قەزایی مەتارات بێ لەسەر قەزایی هەندێک شتی داوەچی بێ ئەمە ئەچێتە خانەی دەستورەوە ئەچێتە خانەی ئەو تەسەڕوفاتەی کە ئەکرێ مەسەلەن بۆ نمونە مەتاری نەجەف نا حکوومەتی ئیتحادی ئاگادەیە نا محافەزەی پارێزگاری نەجەف ئاگادەیە دایانێ بە شەریکەیەک کە هەر ئاگای لە هیچ نییە بەڵام خۆ هەموو کاتێک هاتووەتە مەتاری سلێمانی مەتاری هەولێر بۆ پشکنین و بۆ سەلامەتی فڕۆکەوانی شتیوە ئەمە ئەکرێ لە چوارچێوەی دەستور تۆ تەعامل لەگەڵ بکەی بڵێ ئەمە بانێک و دوو هەوایە بەڵام ئەگەر مامەڵەکردن ڕوونە ئەی ئەگەر ئەوەی کە دکتۆر فواد مەعسووم نەگەشت بە هیچ ئەنجامێک لەگەڵ لایەنە عێراقیەکان کورد سەرکردایەتی سیاسی کوردستان چی بکات؟ من ئەوەم لاوازح بێ کە سەرکردایەتی سیاسی کوردستانی کە ئەچێ بۆ مفاوەزات لەسەر مەسەلەی دواڕۆژی پەیوەندی لەگەڵ بەغدایە ئەمە ئەبێت لای سەرکردایەتی سیاسی کورد ڕوون بێ لای ئەو وەفدەی کە ئەچێ ڕوون بێ ئەو وەفدە وەفدێکی قانونی نییە ئەو وەفدە ناچێت باسی دەستور بکە فڵان مادەی دەستور وایە فیسال مادەی دەستور وایە ئەم وەفدێکی سیاسیە ئەبێ بیر لەوە بکاتەوە چارەنووسی پەیوەندی لەسەر ئەساسی بنەمای ڕفراندۆم پەیوەندی کوردستان لەگەڵ عێراقا چۆن بێ ئەمە ئەرکی ئەو وەفدەیە ئەم وەفدە ناچێت بۆی ئەوان بوجەمان بۆ بنێرن یان ئێمە مستاوام بکەین نەگەن نەوتەکە چۆن بنێنێت دەرەوە یان لەوە مستاوا بکەین دوو وەزیرمان ئەدەنێ یان سێ وەزیرمان نادەنێ ئەمە ئەبێ لە عەقڵیەتی وەفدی مفاوەزی کوردیان نەبێ وا بیر دەکاتەوە ئەمە یەک لایەنی دووەم بە دەنگهاتنەوەی بەغدایە بەغدا ئایا ئامادە هەیە یان ئامادە نییە فەرزکە لەگەر بەغدا ئامادە بێ ئەمە وەفدی کوردستانی ئەبێ بەرچاوڕوونی هەبێ ئەم بەرچاوڕوونیە ئەبێ پشت بەستێ بە ئێرادەی گەلی کوردستان بە بڕیاری 25 مافی ئەوە نییە بچێ سازش بکات لەسەر ئەو بڕیارە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئەگەر قاین نەبێ ئەمە مانای ئەوە نییە کۆتایی دنیاە ئەمە مانای ئەوە نییە کە ڕاستەخۆ ئەوان ڕازی نەبوون ئێمە بەیانەی ئەعلانی دەوڵەتەکەین دیسانەوە مەبدەئی دانوستان لەلایەنی کوردستان کوردەرە بێت هەر زمانی گفتوگۆ و
پرەنسیپی دانوستان ینی بکات بە بەرنامەی خۆی بەڵێ ئەگەر ڕازیش نەبوون ئەم جارە ئەگەر ڕازیش نەبن ئەمە پێویستی بە تەحملێکی شۆڕژگەرانە باش دکتۆر کاوە بینە سەر نامەکەی تیلەرسن یعنی معنای ئەوەیە کە دایانی کوردستانی ئەبێ توانای ئەو گفتوگۆیەکی فراوانی هەبێت توانای تەحملێکی هەبێ و لەم هەڵوێستا ڕای گشتی جیهان ئەبا بۆ خۆی لەم هەڵوێستا کار لەسەر هەڵوێستی وڵاتانی دەرەوەکە لەبیرمان نەچێ هەلوو مەرجە داوایان کردووە دانیشتەکانیش بە چاودێری نێودەوڵەتی بێت ئەگەر لەگەڵ بەغاش دانیشن دکتۆر بابینە سەر باسی نامەکەی تیلەرسن ینی بەپێی زانیاریەکانی من دوایەوەی کە نامەکە ڕادستی سەرۆک بارزانانی کراوە جەنابتان یەکەم کەس بوون کە نامەکەتان خوێندۆتەوە و ئەم نامەیە وەکو وتم لە قەبارەی خۆی زۆر زیاتر گەورە کرا چکە نامەیەکی فەرمی نەبوو تەنها دوایین ڕەشنووس بوو بەڵام وترا کە ئەمە دراوە بە کورد و کورد ئیسیفادەی لێ نەکردو ئەمەوێ ڕای جەنابتان لەسەر ئەم نامەیە بزانم سەرەتا مەرجنیە من یەکەم کەس بم پێوانیە من یەکەم کەس بم ناوەکەم بینی بێ بەڵام نامەکەت بینیوە ناوەکەم بینیوە بێگوان نامەکەم بینیوە زۆر کە دوای نامەکە دەوانە بوو من یەکەم کەس بم لە کۆبوونەوەکە کە قسە لەسەر ئەم نامەیە کرد بێ بە بۆشوودی خۆم ڕوون کرد بێتەوە ئەم نامەیە دەوە ئەبێ چۆن هەڵیا سەنجێنی یەکەمین ئایا کێشەی ئێمە لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە کە وەزیری دەرەوەی ئەمریکا نامەیەکی تەتبینیمان بۆ بنێرێ ئێمە داوای سەربەخۆیی لە ئەمریکا ناکەین ئێمە کێشەیەکمانێ لەگەڵ عێراقا ئەمانەیە ئەو پەیوەندیمان لەگەڵ عێراقا بچێتە خاڵەکی ترەوە کە فدرالیەت کۆتایی پێهاتووە و ئەمە ڕنگدانەوەی قەیرانی دەوڵەتی عێراقا ئەمە یەک دووەمین ئەم نامەیە ڕەشنووسە ئەم ڕەشنووسە و ئەم ڕەشنووسە چەندی جار هێنان جەنابیشتان دووپاتی یەکەنەوە کە ئەمە ڕەشنووسە و نامەی فەرمی نییە بێگومان ئەم ڕەشنووسە چەندی جار هێنان و بردیان و بستیان هەندێک وشەی بۆ زیاد بکەنەوەوانە و تەنانەت مەسلەی ئەوەی کە پێویستی بکەنە ماف ئەوەشیان نەکرد لە ڕەشنووسەکە ئەمە یەک دووەم ئەم نامەیە معتەبەر نییە لە لای حکوومەتی عێراقەوە لەبەرەوە بەدیدی ئەم نامەیە ئەگەر ئەوەی کە پەیوەندی بە گرنتیەوەیە کوێ ئێمە باسی گرنتیمان نەکرد گرنتی بۆ ئەوەی کە ڕفراندۆم تاجیل بکرێت کە نەکرێ ئەوەیە کە حکوومەتی عێراق دان بەوەدا بنێ بڵێ ئێوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق داواکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕفراندۆم نەکە ماوەی ساڵێک دو ساڵ بشێتە گفتوگۆوە ئەگەر دوای ئەو ماوەی ساڵ و دو ساڵە نەگەیشتە ئەنجام حکوومەتی هەرێمی کوردستان بە حەقی خۆیەتی مافی خۆیەتی کە لە فڵان تاریخە ڕفراندۆم بکە هەروەکو ئەو ڕێکەوتنامەی کە زۆر باش کراوە کە ئەو ڕەشنووسە ڕەت کراوەتەوە بورە تێنەگەیشتمە لە پرسیارەکەت ئەڵێم باش کراوە کە ئەو ڕەشنووسە ڕەت کراوەتەوە و کورد پشتی پێ نەبەستووە ئەو ڕەشنووسە ئەگەر ڕەت نەکرایەتەوە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردستانەوە معنای ئەوە بوو سەرکردایەتی سیاسی کوردستانی بۆ بیانوویە گەگەڕێ بۆی پاشگەز بێ لە ڕفراندۆم ئەم بیانووە ئەو نامەیە تلۆرسۆنە کە ئەم نامەیە وەکو چەندین نامەی تر چەندین وعدی تر کە وەختی خۆی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا یاوێتی بە کوردستان نمونەیەکت بۆ باسەکەم لەگەڵ ڕۆیشتنی تیلەرسنە نامەکەش کۆتایە دکتۆر پرسیارێک بکەم لەسەر هەڵوێستی حزبی شیوعی عێراقی سەبارەت بە ڕیفرەندەم پێشتر بەیاننامەیان دەرکرد کە لەگەڵ ئەوە نەبوون ڕیفرەندەم ئەنجام بدرێتوە بەڕێز ڕائیدفامی کە سکرتێری بڵێن حزبی شیوعیە حزبی شیوعی عێراقی ینی لە وتارێکیدا لە طریق الشعب ئاماژە بەوادا کە بۆ نمونە بە پێی دۆخی سیاسی و مێژووی و کۆمەڵایەتی و ئابووری ینی قسەکانی وایەتەوە کە کاتی ڕیفرەندەم نەبووە ئەبوو لەگەڵ عێراق بمێننەوە لە زمانی عێراق بمێننەوە و لەگەڵەوە بوون کە ڕیفرەندەم دوا بخرێت ئەم هەڵوێستەی حزبی شیوعی عێراقی کە بە درێژایی مێژووی خۆشیان زۆربەی جارەکان سکرتێرەکانیشیان کورد بوون و هەمیشە وەکو خۆت وتت ئەمەی بڕیاری ڕفراندەم بڕیارێکی تێکۆشەرانە بووە بۆچی ئەمان ئێستا ئەم هەڵوێستەیان ئاوایە حزبی شیوعی عێراق باوەڕی بە مافی برادری چارنووسی گەری کوردستان هەیە لە چەندین وەسائقی مێژوویە باسی ئەوەی کردووە بەڵام لەو عەقڵیەتەی لەو بۆچوونەی کە پێی وایە کە جارە شەڕی داعشە هەروەکو تلڤیزیۆنە نامەکە باسیەکە کە ئەمە دیسانەوە ڕاست نییە و لەو باوەڕەی کە ئابێ کە پشتگیری عەبادی بکرێ هەندێک لایەنیش پێی وایە وەکو ئەمریکا کە عەبادی
ئەو دیموکراتیەتە پارێزیەوە ئەو سنوورێکدانێ بۆ دەست هێوەدانی هەندێک وڵاتی هەرێمایەتی وشتیوە من پێم وایە ئەو بۆچوونێکی ڕاست نییە. ئەمە یەک. حاڵەتی دووەم حزبی شووعی عێراقی پێی وایە جارێ فدرالیەت کۆتایی پێ نهاتەوە ئیستینفاز نەبووە. بە بۆچوونی ئێمە بۆچوونمان وان نییە. دکتۆر ینی بەڕێز ڕایدفامی بەرپرسی پێشووتری جێبەجێکردنی مادەی 140 بووە، یعنی ئەو لە هەموو کەس باشتر ئەزانێت کە بربەست و ئاستەنگەکانی بەردەم جێبەجێکردنی ئەم مادەیە چی بووە، چۆن ئێستام هەڵوێستە ئەنوێنێت زۆر بە کورتی هاوڕێیانم پێمەڵەن کاتم نەماوە. ئەم هەڵوێستە وەکو وتم ئەوەی ئەوان بیری دەکەنەوە ئەوی بەرپرسی مادەی 140 بووە، ئەو کەسەی کە بەرپرسی مادەی 140 هەر ئەوە نییە کە مادەکە جێبەجێەکە، بۆی ئەساسەن حکوومەتی فدرالیە ئەبێ دەستوری فدرالی پارێزی ئەبێ ئەو مادەیە جێبەجێ بکە، لەبەرەوە دەسەڵاتی نییە بۆ جێبەجێکردنی مادەکە. ئەمە یەک. دووەمین ئێمە هەڵوەستێکی ترمان هەیە، ئەوەی کە بڕیاری مافی چارە نووسەدا گەری کوردستان خۆیەتی، لەبەرەوە ئەگەر لایەنێکی سیاسی تەسەوڵێکی تایبەتی خۆی هەیە، حتا ئەگەر حزبێکی شووعی بێ، ئێمە تەنانەت بە ئامۆژگاریش قبوڵی ناکەین وەکو ئێمە. لەبەرەوە ئەرچی حزب سیاسەکان بە یەک گوشە وەڵام من بیتەوە زۆر سپاس دەکەم. ئێوە لەگەڵ دواخستنی هەڵبژاردن لە کوردستان یاخت نەخێر؟ نەخێر، ئێمە لەگەڵ دواخستنی هەڵبژاردن نین، ئێمە لەگەڵەوەی کە دامەزراوە سیاسی دامەزراوەکان کاتی خۆی ئەنجام بدرێ، هەموو دامەزراوەکان هەموو هەڵبژاردن. بەڵێ دکتۆر کاوە مەحموود سکرتێری حزبی شیوعی کوردستان، زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات، خواتان لەگەڵ.